سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەم بڕگەیە باس لە بابەتێکی جوان بابەتێکی سەرنجڕاکێشەکەین ئەویش کەسایەتی کارەزمای ئاخۆ ئێمە چۆن بین با کەسێکی کارەزماتیک کەوا بتوانین بەهۆی ئەو کەسایەتی جوانەوە خەونەکانمان ئامانجەکانمان بەدی بێنین. زۆرێک وا دەڵێن و کەسانی کە خەونی کەسایەتی کارەزما بن کەسانێکن باوەڕیان بە خۆیان هەیە باوەڕیان با بیر و باوەڕەکانیان هەیە ئەمەش هۆکارێکەوە ئەتوانن شەرم نەکەن ئەتوانن بچنە پێشەوە هەر هەلێک لە بەردەمیان بێ بتوانن کەەوە ئستغلالی بکەن و ئەتوانن کەەوە بگەن بە خەونەکانیان. هەر بۆیە ئەمە باس لەواکەین با بزانین خەسڵەت و خاصیەتەکانی کەسانی خاوەن کەسایەتی کارێزما چییە و کەسێک بێت بە خاوەنی کەسایەتی کارێزما پێویستە هەنگاوەکانی چۆن بێت. پێم خۆشە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمان بکەین. زۆر بەڕێز مامۆستا مقداد فەیزوڵڵا کە بەڕێزیان ڕاهێنەری گەشە پێجانی مرۆیین هەروەها سەرۆکی ئەکادیمیای دیزاین بۆ سەرکەوتن و بەختەوەری. مامۆستا سڵاو لێبێ و بەیانیت باش. لە هەردوو بەڕێزتان لە بینەران لە ئەو بەڕێزانەی پشت کامێرەوە. زۆر سپاس. مامۆستا گەستەرەتە وەکو پێناسەیەک پێناسەی کارێزما بکەی ئەخۆ کەسایەتی کارێزما چییە؟ زۆر بەڕێزن زۆر سپاسان دەکەم بۆ ئەم بانگەشەیە و هیوادارم بتوانین ئەمڕۆ چەند خاڵێک تیشکێ بکەینە سەر بابەتی کارێزما چونکی بابەتێکی زۆر قورسە بابەتی زۆر قوولە بابەتێکی زۆر گرنگە بە حەقیقەت ئێمە وەکو ملەت زۆر پێویستمان بەوەیە زۆر ڕاوەسین لەسەر کارێزما نهێنەکانی کارێزما. کارێزما و سەرکردایەتی جیاوازەکانیان چییە؟ زۆر جار لە لای زۆر کەس تێکەڵ دەبێت جیابوونەوەکە ناکرێت بین کارێزمای حەقیقی ڕاستەقینە و بین سەرکردایەتی. کارێزما با بڵێن ئەوەیە کەوا گرنگی بەو سیفەتانە بدەین سیفەتی ڕاستەقینە لە ناو ناخی مرۆڤە و ئەو سیفەتانە تایبەتن بە پەیوەندیەکان بین مرۆڤ و بین بەرامبەر. بەڵام سەرکردایەتی زیاتر پێویستە بە دەسەڵات بەوەی کەوە ئەو گروپەی کە لەگەڵێتی بیگەێنێ بە ئامانج واتە سەرکردایەتی ئەتوانێت بە فەرمان و بە دەسەڵات بەهێز بگەی بە ئامانج لەگەڵ گروپەکەیە. بەڵام کارێزما لە شوێنی خۆیان کارێزمای هەیە لە شوێنی خۆیان سەرکردەیە پۆستی هەبێ یان نەبێ. بۆیە هەموو جا دەڵێن هەموو سەرکردەیەک شەرت نییە مەرج نییە کارێزمای هەبێ بەڵام هەموو خاوەن کارێزمایەک سەرکردەیە کاریگەری هەیە لە کۆمەڵگایە. خاوەنی کارێزما ئەگەر لە پۆستەکەشی لای بێت هەر کارێزما هەیە ئەو چێرچی بۆ لای ڕەوێشێکە خۆشی دەوێ بەبێ ئەوەی کەوا پارە بەخشێ. بەڵام لەبەر ئەو سیفەتانی کەواتایەتی لەبەر ئەو هەست و سۆزی تایەتی کە دینە سەری سەباسیەکەی خەڵکی کۆ ئەبنەوە لەسەری. کەواتە توانین بڵێن ئەمە شتێکی فطرەیە یاخود هێواشە توانین ئێمە دروستی بکەین لە خۆمانە. ئەم پرسیارێکی زۆر گرنگە ئەمە گفتوگویەکی زۆر گەورەی لێکرا. ئەسڵەن وشەی کارێزما زۆر وشەیەکی با بڵێن لە مێژووە تۆمارکراوە یەکەم جار لەسەر ئەو فریشتەیە کە وحی بۆ داگرت بۆ کێ بۆ ئەیسا درودی خوای لەسەر بێ. کریستیانەکان ناوێنە ئەوە خاوەن کارێزمایە لە بەروی کاریگەری هەبوو. بەڵام وردە گەشە پێدرا بەم بابەتە لەلایەن فەیلسوفێکی ئەڵمانی ئەوش باسی ئەوەی کەوتی نەخێر کارێزما چەند سیفاتێکە مەرز نییە بۆ کەسێ بێت پەیوەندی هەبێت بە ئاینەوە با بڵێن نە ئەتوانین لە ڕێی گەشە پێدانەوە لە ڕەوی کە خۆمان ڕابێنین لەسەر ئەو سیفاتانە ببین بە خاوەن کارێزما. بەڵام لێرە خاڵێکی زۆر گرنگەیە ئایا خۆمان ڕابێنین واتەوە تەمسیلیەکەین نەخێر ئەبێ ڕاوەسین لەسەرم بابەتە چی بابەتێکی زۆردا خۆمان ڕابێنین واتە ناخی خۆمان ئەو سیفاتانەی کە خوای گەورە پێمانی بەخشیوە ئەو توانانەی کە هەمانە بەهۆی پەروەردەیەکی ناتەندروستەوە بەهۆی میدیاوە وای لێ هاتووە خۆڵ نیشتۆتە سەری وەکو تۆ پارچە ئەڵماسێکتەیە یان زێڕێکتەیە خۆڵ نیشتۆتە سەری وازانی خۆڵە بەڵام کە خۆڵەکەتلادا سەرگی گەورەیەکی زۆر بنرخە. ئێمە ئەمانەوی لە کاریزمایە کە ڕاهێنانەکەین ئەلێن خۆت بدۆزەرەوە پێناسەی خۆت بەهای خۆت بدۆزەوە بەهای خۆت پەیوەست مەکە بە جۆری مۆبایلەکەت بە جۆری ئۆتۆمبیلەکەت بە جۆری جلوبەرگت بە مارکەی سەعاتەکەت نەخێر بەو توانایی کە پێت بەخشراوە بیدۆزەرەوە بەکاری بێنە. ڕاهێنانەکە لەو بابەتەیە زۆر کەس بە هەڵەتێکە ئەلێ تەمسیلی بکە کە چوی بوو بێتە کەمێ دەمچاوت گرش بێ کەمێ سەرت بەرزکە ئەوە ڕفتارکە ئەوە تەمسیلیە ئەوە لە بنین بچووکترین تاقیکردنەوەیە یەکسەر با بنین پەردە لەسەری لاچێ و دەرەکەوێ خاوەن کاریزمانیە دەرکەوێ پۆستەکە کردێتە
خاوەن کاریزما. سەبا پرسیارێ بکەین بەسەم پرسیارە زۆر کۆمەڵایەتیە بۆ ژینگەی ئێمە. جاری وایە گرفتێک ڕوودات لە شوێنێکە چەندین شەهادەدار دانیشتووە، چەندین خەڵکی بۆ نمونە پۆستوک لە دانیشتۆ، بەڵام کەسایەتیشی کۆمەڵایەتی کە شەهادەداریش نییە کە زۆر جار زبوونەکانی نەبینیوە، بەڵام دێت کۆنتترۆڵی مەجلیسەکەکەوا کوردوارێ لە دوو جا تەسبیحەکە ئاوا بادا و دوو کۆپەی بۆکە مۆزوعەکە حەلەکا و ئەو هەموو شەهادەدار ئەو هەموو کەسایەتیش سێری دەمەکەن و بەڕاستی کوردوارێ لە ئاوێکە کاتە سەر ئاگرەکەیە، یعنی لەو شوێنەیە بەڕاستی و کەسە ڕۆڵێکی کاریزمای گەورە نابینێت. بەتاکیت ئێمە سێ بابەتی ئەو سێ بنەمامان هەیە بۆ کاریزما بۆ ئەو کەسایەتی کە بەڕێستان فەرمووتان. یەکەم شت ئامادەبوون، دووەم شت گەرمی هەست کە تەسبیحەکەی بادا وەکو جەنابەت فەرمووت. باشە ئەوەی سەدینە سەر وردەکارەکانش ئەمە بەس با بڵێین دروئینەکانە ئەینوانەکانە. باشە گەرمی هەست. دووەم سێم شت وزە. ئێمە لە ئامادەبوون تەمان لە ڕاهێنانەکان کە باسیەکەین لەو خۆلانێک کە ئەکەینەوە باسەکەین ئەلێن لە هەمووی ئاسانتر کامەیانە ئەلێ ئامادەبوونە دەمشە لێم ڕاستی لە هەمووی زەحمەترە. ئەو کەسە دێک کە کۆنتترۆلی شوێنەکە ئاکا ئەوە کە ئامادەیە لەوێ چاوی ئەبرەتە ناو چاوی هەموو ئامادە بووان ئەوە خۆی بۆ خۆی وزە بەخشە. باشە بتمانەیە کە بەخشێ هێزێکە بەخشێ بۆ کۆنتترۆلی ئەو دانیشتناکە. ئامادەبوون ئەلەوێ کە کەسێک پرسیاری لێ ئەکات ئەو بیری لە شوێنێتر نییە، بیری لە ئێستایە، واتە بیری لەوێ نییە، دڵڕاوکەی نییە. ئەوەی کەەوە خاوەنی شەهادەی ڕێزمانەیە بۆی بیری لەوەیە ئایا کە من ئامادە بووم لەو چاو پێکەوتنە تۆ بڵێ هەڵە نەکەم، تۆ بڵێ لەسەر زمانم دەستەواژەیەکەیە، تۆ بڵێ بە ڕوونی باسیکەم، ئەترسم زمانم تەتەڵەکە هەمووی پێ بکەنێ، ئەترسم نەگەم بە ئامانج لەو ترسەیە ئاژێ لەو ساتەیە ناژێ. بەڵام ئەو کەسێک کەوا کاریگەر و خاوەن کاریزمایە لەوێ لەو ساتە ئاژێ، نە لە ڕابردوو ئەژێ نە لە داهاتوو ئەژێ. گرنگی بە ساتەکە ئەدا، گرنگی بۆ کەسانادا لە دەوری بەرین. سێرەکە کەسێک نیگەرانە ناو دانیشتنەکەیە. ئێمە طبعاً لە کاریزمایە ئەلین ئاگاد لە زمانی جەستە بێ، بەڵام شتێک تر هەیە لە هیچ ڕاهێنانێکە باس ناکرێت. ئەلین ئاگاد لە زمانی جەستەی بەرامبەرت بێ. خاوەن کاریزمە ئەوانەی خەریکی بەرامبەرە کە زمانی جەستەی ئەخێنێتەوە خەریکی خۆی نییە. چۆن سێری چاوەکانەکە بزانێ ئایا چاوەکان هیلاکن بێزارن، سێری جەستا کە ئایا شانی هاتۆتە خوارەوە بێتاقەتە، یەکسەر ڕۆکاتە لای و پێڵێ ئەلێ بە ناوێکی تەمعەن ناوێکی کە دڵی پێخۆشە، نازناوێک کە ئەیزانێ بەو نازناوە باوکی فلان با بڵێن، بانجێکە چۆنە بارودۆخەکە ئەمڕۆ ئێنێتە سەر قسە. ئەوەکو نمونەی کە جەنابەت باست کرد. بۆیە ئەو کەسە کاریزمایە و کۆنتترۆڵی شوێنەکەکە و چارەسەرشەکە، چونکی هەموو دڵەکان ڕائکێشێ بۆ خۆی پێشەوەی دەسەڵات بەکاربێنی. مامۆستا لە ئێستا زۆر گرنگی بە گەشە پێدانی مرۆیی ئەدرێت و گرنگی بەم بابەتانە ئەدرێت بەهۆی سۆشیال میدیاوە. جا زۆر جا بەسی کەسایەتی ئەلفا و بێتا کرێت، ئەڵێن ئەو کەسانی کەوا کەسایەتێکی ئەلفان هەیەەوە خاوەن کارەزمان یاخۆت هاڵێن ڕێز لە ئێستاە بە زمانی ئینگلیزی کە بە وشەی ساڵ هەڵبژێردرا لە 2023 لە ئۆکسفۆردا. ئەتوانین بڵێن ئەو کەسانی کە ئەلفان یاخۆت خاوەنی کەسایەتی ئەلفان کەسانی خاوەن کارەزمان، چونکە زۆر جاو کەسانە تۆزێک ئەها لە خۆباییەکیان تایە، بەڵام تۆ لە قسەکان تامەژت بۆ کرد بە پێچوانەوە ئەوانی کەەوە خاوەنی کەساتی کارەزمان هەست و سۆزیان هەیە زیاتر هەست و سۆز دەرئەبڕن. کەواتە توانین بڵێن کینەوە کەسایەتیانە ئەلفا یاخۆت بێتا یاخۆت پەیوەندی بەوانەوە نییە. هەرگیز پەیوەندی بەوە نییە. هەموو کەسێک کە لە دایکە بێ کارزمای هەیە، بەڵام سەرەتا باسم کرد بەهۆی ئەوەی کەەوە پەروەردەیەکی ناتەندروست، بەهۆی ئەوەی کەەوە زۆر کاریگەری میدیا لەسەرێتی، بەهۆی کەەوە پێی وتراوە ئەگەر لە ژوورەکەتە ئەو بابەتە نەبێت تۆ خۆشبەختنی کە لەسەری ئەو تەختی لەسەری دانیشتی، باشە ئەو جول بەرگت نەبێت تۆ خۆشبەختنی، موبایلەکەت ئەو جۆرە نەبێت خۆشبەختنی، وای لێ هاتووە کارزمە لە دەستداوە. باشە پەیوەندی بەوە نییە، بەڵام خاڵێکی زۆر سرەزڕاکێشەیە لێرە ئەوش ئەوەیە گەشە پێدانی مرۆیی. گەشە پێدانی مرۆیی ئەوە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە. بەڕاستی دەوڵەت يعني تنمية البشرية ولا سر آستي راهنانية بلام قش بيداني توانا بتواني وابلين قش بيداني مروي هلا يترشي تيابيز قلا عنوانكي وكوتمان أوش أويا دائما تركيز كلا وتسر أوي كوا أريني با أريني بير كوا أريني إما وانا لي إما نين واقعي با شوكي أريني براستي اللي زور شو أنا نبي أريني بي كمان أتسمبول هاي كارثاتي في سراتها بلم أريني با يعني بي هاوسوز من لقالي أكمل خاون كاريزمام هاوسوزم لەگەڵی ئەلم هاوخەمم لەگەڵتا
نالێم بەسا مەگریا گریان بۆ پیاو نابێ گریان نەهاتوو بۆ خاوەن کاریزما نابێت تۆ بڕوخیت نابێ خەفەت خۆی ئەو بەڕاستی ئەوە هەڵەیە هەڵێکی زۆر گەورەیە ئەو هەڵخەڵەتاندنە نەخێر ئێمە مرۆڤین لە کاتیوەی کارەسات و کەسێکی نزیکمان لە دەسەدەین پێ بگرین ئەسڵ نەگرین ئەوە بچین بۆ لای پزیشکی دەروونناسی ئەبێ بگرین ئەبێ خەفەت بخۆین ئەو تەبیعیە خاوەن کاریزما ئەگرێت هاوسۆزی دەربڕێ هاوخەمی دەربڕێ بەڵام بەزەیی دەرنابڕێ بۆ بەرامبەر بەزەیی پیان نایەتەوە جیاوازی هەیە بین هاوخەمی و هاوسۆزی و لەگەڵ بەزەییە جیاوازێکی زۆر گەورەیە طبعا ئەوەی کە بەزەیی دیاتێتەوە وەکو جەنابەت فەرمووت ئەوە لە خۆبایی دەرەکەوێ ئەوە خاوەن کاریزمانیە بەڵێ مامۆستا بە پرسیارە بکەین زۆر حەز دەکەم ئەوە کوردانە قسە بکەین تۆزە کۆمەڵایەتی بین زۆر با بچینە سەر منداڵ با بچینە سەر خێزان لە قسەکانی بەڕێزت باسیەوەت کردوت ئەمە پێویستە چۆم لێ ڕاهێنان بکرێت لە سەری مەرج نییە شتەکە فتریبی ئیلاهی بێ بەڵام ئەگرێمە سیری منداڵ بکەین جاری وایە لە ناو خانەوادەیەکە مناڵێک تۆزە وتوریایە زیاتر باوکی پشت بەوە بەسی نێرێ بۆ دوکانێکی نێرێ بۆ سەرفەرایە بۆ شتێک لە بەخۆ ئەمەیان تۆزە وتوریاترە یاخود هەر لە مەکتەبە لە سەرەتایە دایمەن مامۆساکان ئەو خوێنکارە دەستنیشانەکەن کە وریایکەنە مراقیب بۆنە کۆنتڕۆڵی وەزعەکانەکان باشە لە ناو تۆپێ نبینیوانە لە مناڵانە مناڵێکەیە حڕووکە بە یاریزانەکانە لە تۆ شوێن خۆت بگرە ئەو شوێن خۆی حەسەکرێت لە خۆی گرۆ بە قیادە ئەی ئەم گەشەیە چۆنە لە منداڵە ینی ئایا ئەگەمە شتێ خۆ منداڵشتا نەگەشتۆ بۆ قۆناغی تۆ ڕاهێنانی پێ بکە یەکسەر مناڵاستەکەی جۆرێک لە سەرکردەبوونی جۆرە لە کاریزمای تایە لە منداڵیەوە لە هەڵسو کەوتیا لە سولیچیا سارە لە قسەکردنیە ئەی بینیت ئەگەر ئەم پرسیارەمان بۆ ڕووکەیتەوە ئێماڵین سەرتا شەوتم هەموو کەس کە لەدایکە بێ خاوەن کاریزمایە بەڵام پەروەردەیەکی ناتەندروست وای لێکە کاریزماکە لە دەستدا متمانەکە ئاها بۆ نمونە زۆر مناڵ هەیە ڕخنا ئەگرێ بەرامبەر دایک و باوک پێی ئەلێن ئەوە زماندرێ وەکو جەنابەت باو کوردواری قسە بکەین ئەوە بێڕێزی ئەکات دەمکوت یەکەن بە هەر شێوێ بێ ناڵن جارێت ڕخنە برێ باشە یان مناڵێک هەیە جم و جۆڵی هەیە باشە ئێمە ئەلین کاریزمای وەرزشمانێ کاریزمای هونەرمانێ کاریزمای سیاسیمانەیە کاریزمای کۆمەڵایەتیمانەیە کاریزمامان زۆرە هەر کەسە لە بابەتێک گرنگی دایک و باوک لەوەیە کە بیدۆزێتەوە پەری پێ بدا لە بوارەیە وەکو جەنابەت فەرمووت کە من بینیم لەناو وەرزشە لێ هاتووە من کاریزمای وەرزشی بەهێزەکەم باشە لە هونەرە چالاکە کاریزمای هونەری چالاکەکەم لە مۆسیکە ئەیکەمە خولی مۆسیکەوە و هەروەها بابەتەکانی تر لە خیتابەیە کە سیاسی بەهێزی تا دەرسێ ئەگە بتوانێت وتاری بلێ بەهێزەوە ئەمنێکەمە ئەوبارەوە بەڵام ئێمە دایمەن ئەو مناڵەمان بە دڵە کە جوورایڵە کە ڕخنە ناگرێ کە زۆر ئەوە ناکات داکۆکی لەسەر بابەتەکان ناکات باش نییە ئەومان بەدڵە ئەلێن ئەوە عاقڵە بەڵام ئەمە پێویستی بەوەیەکەوە سنووری بۆ داوەندرێ باش کە سنوورت بۆ دانا ئەوە کەساتێکی لاوازگەر کە کەسایەتێکت لاوازگەر بە ئاسایی نەبێتەوە خاوەن کاریزما بەڵێ مامۆستا ئەخۆ توانین کەسانی خاوەن کاریزما جیا بکەینەوە بە زمانی جەستە بۆدی لانگویج چۆن بڵین هەندێک حرەکایە خۆت هەندێک شێوازی دانیشتن هەیە ڕەنگە بتوانین بۆ شێوازە جیانکەینەوە بۆ نمونەی سەدەوات کردووە ڕەنگەمە هی هێز بێت یاخود هی سەیتەرە بێت و بەم شێوازە تۆ من بتوانم تۆ بخوێنەوە بزانم کاتۆ خاوەنی کارێزما یاخود خاوەنی کەسایەتێکی بەهێز هەیە لاوەست هەیە یاخودنا کاتە توانین بیان ناسینەوە بە زمانی جەستیان زمانی جەستە بابەتێکی زۆر زۆر بابلین فەرعیە لە زمنی سەدەها بابەتی کارێزما یەکێک لەوانەی کەوتمان ئەساسیاتە ئەوانەیە کە زۆر بنەمایە ئامادەبوونە باسی ئامادەبوونمان کرد دووەم شت باسی زمانی جەستەمان کرد لە زمنی وزە ئەگرێت یعنی بابەتێکە لە بابەتەکانی زمانی جەستە لە بابەتەکانی وزە کە زمانی جەستە بەکاردێنە خاوەن کاریزما وەکو جەناب ئەمەژە بەمە ئەمە ینی کۆنتڕۆلکردنی بابەت و کۆنتڕۆلکردنی شوێن بەڵێ لەسەر هەست ئەمانە بەڵێ جەستە زمانی جەستە بابەتێکە جلوبەرگ ڕەنگی جلوبەرگ بابەتێکە لە بابەتەکان باشە و هەروەها گەرمی دەنگ بابەتێکە نەک هاوارکردن و نە دەنگێکش کە مقابل گوێ لێ نەبێ بەرامبەر گوێ لێ نەبێ گەرمی کە بشەکانم دەرەکەم باشە ئەمانە هەمووی
وەکو وتمان بابەتێکە بەڵام خاوەن کاریزما لەگەڵەوەی کۆنتترۆلی جستەی خۆی کردووە کۆنتترۆلی جستەی مقابل شەکە چۆن لە کاتێکە بەرامبرم بۆ نمونە حرەکەت ئێستا جەنابەت قژی والەکە ئەگەر ئەوەی بەرامبرت خاوەن کاریزما بێ لە هەمان کاتە قژی ئەزوو لێنێتەوە باشە ئەبینێ مامۆستا بۆ نمونە مامۆستا ڕێباتەکەی چاکە باشە منیش ئەگەر خاوەن کاریزمام لەکسەر ڕێباتەکەم چاکە پەیامێکی پێگەێنم ئەڵێم من لەگەڵ تا هاوسۆزم من لەگەڵ تا دەمز بووم وای لێکە داها زیاتر نزیکم بێ من لە ئیرادیە خۆ بە مەبەستەوەیە نا بە مەبەستەوەیە لا ئیرادی نییە کە من ئەو دەستەی ئەزولێتەوە مش بە هەمان شێوە بەڵام ئەبێ ئاگامانەوە بێ چەند کەسانێکەیە خی گەورە چەند بابەتێکی لیان سند بۆ نمونە زمانیان دەتەڵاکە یان چاویان ئەتورکێنن زۆر نابێت لاسای ئەوە بکەیتەوە ئەوە بێ ڕێزی ئەکەین بەرامبەری ئەوە هەڵەیە شتێکی با بڵین طبیعی ئەوە کە حرەکەیەکی کرد کە من هەمان شێوە ئەو جم و جۆڵم کرد ئەوە پردی تێگەیشتن لە نێوانمان بەهێز بوو کە من پردی تێگەشتنم بەهێز کرد هەرچی موت ئەو جۆڕارمە بێ زۆرم لە ڕیباتەکە تۆ ڕیباتەکە جوانە دەکەوایتە سەیرەکەم سپاس مامۆستا بابچنە سەر ئەو پرسیارە بۆ ئەمەش بۆ بینە ڕوونکەینەوە با باسی کاریزما بکەین لە نێوان ئافرەت و پیاودا ئەم پرسیارم بەلاوە گرنگە زۆر جار ئەو حاڵەتانی کە ناو کۆمەڵگە ڕۆدا لە جیهانان حاڵەتە جەرگ بڕەکان هەیە بە پەیوەندی بە ڕۆحی مرۆڤەوەی کە لە دەستێدەی هەسەکەی لە قۆناغاسیارەکانە پیا و خۆڕاگرترە وەک لە ئافرەت یعنی پیا و ئەتوانێت زیاتر چۆن بڵێ شتەکە ڕابگرێ و هاوسەنجێک بە بابەتەکان بعد ڕووداوە نەخوازراوانی کە لە ژیانە دێتە ڕێگا پێ دوایە کاریزما زیاتر بۆ پیا و بەکاتێ یاخود بۆ ئافرەت هەمان شتە یاخود ئەتوانین بڵین زیاتر لە پیاوە ئەو شتا بینرێتەوە بە تەسەوری من هەمان شتە ئەگەر بێت و بابەتەکان بەدی بکەین من زیاتر بینم ئافرەتەکان زیاتر بەدیەکەن بۆی تۆ سە کاریزمای ئافرەت بەڵێ یعنی بۆ نمونە ئافرەت لە ڕووی دەروونەوە زۆر ئاسوودەیە من ئەڵێم کلیلی کاریزما ئاسوودەبوونە ئاسوودەبوون لە نەختە ئاسوودەبوون لە جلوبەرگی کەوا واد لێ ئەکا جابەجار سێرەکی جلوبەرگێکەکە تەسکە ئەوەیە ئەوە کاریزماکەی لە دەسەدا باشە ئاسوودەبوون لە ڕادەربڕین ئاسوودەبوون لە خوێندنەوەی بەرامبەر سێرەکەم زۆر جار لە زۆر بابەتە لە زۆر دانیشتنە لە زۆر ڕاهێنانە ئافرەت زیاتر بەرامبەر ئەخێنێتەوە بە وردی جلوبەرگەکە ئەخێنێتەوە بە وردی ئەو ڕنگانێکەوە لە بەرێتی بەرامبەر ئەلێ گونجاوە نەگونجاوە بە ئاسوودەیی ڕای خۆی دەڕێپڕێ باشە خۆی دەرەخە توانەکانی دەرەخە پیاو زۆر حیسابەکە جار بەجار بابنین لە کۆمەلگای ئێمە زۆر حیساباتەکە بۆ زۆر شت بە سۆر جار لە کاریزمایە دواکەوێ باشە ئێمە باسی ئاسوودەبوون کەیتەوە ئاسوودەبوون وەکوتم ئەوە بنەمایکی زۆر زۆر سەرەکیە کە تۆ دی بۆ دانیشتنێک کە تۆ دی بەرامبەر کامێرە ڕائوەستی کە تۆ دی بەرامبەر جمهور ڕائوەستیت ئاسوودەبوون ئەوەی بەرامبەر تا یەکسەر ئەخێنێتەوە تۆ ئاسوودەی یان ئاسوودە نیت یەکەم شت ئەو زەردەخەنێکەوە هاتە ئەگەر زەردەخەنە بێت تۆ ئاسوودەیت باشە جم و جۆڵت ئەگەر تۆ لە شوێنێکە ڕاوەستایی وتارێکەلی لە شوێن خۆت ڕاوەستی بەرامبەر یەکسەر چاوی لاکە بێ و خەونچکای باتەوە بەڵام ئەوەی کاریزمای هەیە هاتو چۆ ئەکات کۆنتترۆلی زمانی جستەی کردووە کۆنتترۆلی شوێنەکە شەکە باشە کە تا ئەنشێ لە شوێنێ ڕازی نییە ئەم گڵاسە لێرە بێ بۆ دانراوە لێرە من ئەبێ لێرە داینیم بۆ ئەمە شوێنی منە باشە پشتیەکەی لێرە ئەم پشتیە دانمیان دەنەنیم بڕیاری منە باش لە ئاسوودەیە بمبورە ئەوە ئەبینم داها زیاتر ئافرەت کراوەترە لەو ناحیە بەڵام یەکسانن لەوەی کەوا کامیان زیاترە ڕێژە نیە بڵێ ئافرەت زیاتریان پیاو بوو لە مافی تۆ خۆم با پرسیارە بکەم مامۆستا لە کەسایەتی سیاسیە بەڵێ چونێ بابەتێکی ترسناک بەڵە هەر ئەمەی ڕوونکردنەوەی وەرگین لە کەسایەتی سیاسیە کەسی کاریزما دروستە بێ چونکە زۆربەی پسپۆڕان ئەوانی کە توێژینەوەیان کرد لەسەر بابەتە دەرونیەکان پیان وایە کەسایەتی سیاسیەکان کاتێکە وەکو کاریزما دەرەکەون ئەو خەڵکانی کە لە دەوریان و قەڵەباڵغیان کردو زیاتر بابەتەکان پەیوەندی بە بەرژەوەندیەوەی نە کاریزمای خودی کەسەکە بەداخەوە ئەمڕۆ ئەو بابەتی جەنابەت باست کرد زۆر بەرپا بوو ینی حقیقەت ئەوش وا دەزانین پۆست کاریزمە دروستەکە هەڵەیە پۆست کاریزمەی خۆی وەکوتمان کاریزمە سێ بابەتە کاریزمای کەسایەتی
کارزمای دامەزراوەکان کارزمای پۆست ینی بۆ نمونە کارزمای کەسایەتی ئەوەیەکەوە کەسێکە لە هۆزێکە کراوەتە سەرۆکی هۆزەکە پۆستی بدرێتە نەدرێت ئەو کارزمای خۆی هەیە سەرۆک هۆزە وەکو جەنابەت فەرمووت تەسبیحەکەی بەدەستەوەی ئەجوولێنێتەوە ئەو هۆزامووی لەسەرێک پێڕاوەستی بووی چاوەڕێی وشەیەکێتی پۆستی بدرێتێ پۆستی نەدرێتێ ئەو کارزمای خۆی هەیە کاریگەری خۆی هەیە لە دەوروبەری باشە ئەوە کارزمای کەسایەتیە کارزمای پۆست ئەوەیە بۆ نمونە پۆستەکەی بدرێتێ ئەلەوەیە خەڵکی کەوا بەرژەندی خوازە دەوروبەرین پۆستەکەی لە سندر و کەس لە دەوری نامێنێ ئەوە خاوەن کارزمایەکی ڕاستەقینە نییە کارزمای پۆستی پێێ باشە کارزمای دامەزراوەکان ئەوەیە بۆ نمونە سەرۆکی بانکی نێودوڵەتی سەرۆکی کۆمپانیای ئاپڵ سەرۆکی کۆمپانیای تێسلا ناوی هەیە کاریگەری هەیە لە نەک لە کۆمەڵگایکی ئەمریکی کۆمەلگای نێودوڵەتی ناوی هەیە کاریگەری خۆی هەیە فبۆی ئەوانە خۆیان بۆ خۆیان ئەو شتانە کاریزمایان هەیە بەڵام گرنگی ئەوەیە ئایا ئەو کەسە ئەلەو شوێنێ کە کاریگەری بوو کە لات برد کارزماکەی بمێنێ ئەوە خۆی دۆزیوەتەوە پێناسی خۆی دۆزیوەتەوە بەهای خۆی دایناوە پۆستەکە داینێناوە ئێمەش بۆ پێناسە سێ شتمانێ دایمەن دەڵێ مەگەنجان ئەڵێن یەکەم شت تۆ لە کەس زیاتر نیت دووەم شت تۆ وەکو کەس نیت سێەم شت تۆ لە کەس کەمتر نیت ئەمە پێناسی خۆت مامۆستا ئەتوانین بڵێنەوە کەسانی کە خاوەنی کەسایەتی کارێزمان ئەتوانن خەون و گۆڵەکانیان بەدیبێنن ینی ئەگەر هاتو تۆ خاوەنی کارێزنابی تۆ کەسێکی شەرم ناکەیت تۆ کەسێکی باوەڕت بە خۆت هەیە باوەڕت بە بیر و بۆچوونەکانی خۆت هەیە باوەڕت بە توانای خۆت هەیە ینی ئەگەر هاتو هەلێک هاتە پێشت ئەتوانی تۆ ئیستیغلالی بکەیت و بگەیت بە خەونەکانت کاتە و کەسانی کە خاوەنی کارێزمان توانین بڵێن زۆربەیان ئەگەن بە خەونەکانیان پرسیارێکی زۆر گرنگە ئێمە دوو قوتابخانە هەیە قوتابخانەیەکی ئەوەیە بۆی بگەین بە خۆشبەختی و بەختەوەری و کامەرانی یان بگەین بە ئامانج ئەتوانین چی بکەین ئەتوانین دراسەتی ئەوە بکەین چۆن پلان دانین و چۆن ئەو ئامانجەمان هەیە ئەو ئاکامانیکەوە پێ بگەین پلانی بۆ دانی بگەین پێی ئەمە قوتابخانەیەەکە قوتابخانەیەکی تر نەخێر لێ خوڕ ڕەوشتەکان بەهێزکە ڕۆتینی ژیانت بەهێزکە ئەو کاتە هەرچی ئامانجێک تێ تۆ گەیشتویتە پێی باشە ئێمە لە ئاکادیمیای دیزاین هەردووکیمان کردو بە یەک هەم ڕاهێنانەکەین بۆ ئەوەی کەوە ئامانجەکان دانین پلان دانین بۆ گەشتن بە ئامانج باشە و هەمش ڕۆشتەکان ڕۆتینی ژیانمان بکەینە ڕۆتینی ژیانی ئینسانێکی خاوەن کارزمە یەکەم شت ئاسوودەیە دووەم شت وزەی هەستی زۆر بەرزە باشە سێم شتش ئەوەی کەوە ئامانجەکانی کەوا دای ئەنێت بە پێی توانەکانی خۆی داێنێت نەک لە توانەکانی خۆی زیاتر بۆ خەڵکی خاوەن کارزمە ئەو کاتێکەوە باسەکرێکەوە ئەلێ من کە خاوەن کارزمە ئەو کاتێک کە ئامانجێک مەیە ئامانجەکە دێ بۆلام ینی زۆر کەسە ناسم ئێستا لە شاری کەرکووک کەسی بەتوانان کەسی بەهێزن کەسێکن زۆر سەرکەوتون لە ژیانە ئەبینم ناڕەحەت نین هیلاک نین ئەلم بۆ ئەلی من گەیشتومە بە ئامانجکەوە خۆم دۆزیوەتەوە باشە خەڵکی دێ پێم ئەڵێ حەزەکەم ببین بە ئەوەی کەوە کۆمپانیەک دەنی پێکەوە تۆ هیچ مەکە تۆ بەس ئیداری کۆمپانیەکە تۆ بەس وەرە لەناو کۆمپانیەکە بوونت هەبێ کاریگەریت هەبێ لەسەر ئەوانێکەوە کارەکەن خەڵکی بناسیەکەوە تۆ لەگەڵ مایت من هەموو شتێکەکەمە پێش هەموو ئوموری مادی لەلای منەوە ئەو پێویست بەوە کات کەم ئامانجدانێ پێویست ناکە خۆش دەستم و کەسێ ناکەوێ مامۆستا وەڵی منێ دەسەکەوێ ئەگەر هەموو دەی لەگەڵی باش مامۆستا زۆر جار کەسانێک هەیە لە کۆمەڵگا بارێکی زۆریان تایە توانایکی زۆریان تایە بەڵام بەڕاستی کۆتوبەندی کۆمەڵێک شتی کۆمەڵگان ناتوانن بۆ نمونە جاری وا هەیە کەسێک کە توانای زۆرە لە بە قورئان لە ڕوونایە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە مە لەسەر مەکەوێت یا جاری وایە لە ڕۆ ئاینەکەەوە لە گوناها یا جاری وایە لە ڕۆ سیاسێکەوە لە بە قورئان منە مەنگاوە بنە باین لە پۆستەکەم دوورە خرێمەوە واتە کۆمەڵێک کۆتوبەندی کۆمەڵگەی ئێمە هەیە ئینسان توانەکانی خۆی بۆتە قەلەقیتیایە ئایا هەنگاو بنێ یاخود هەنگاو نێنێ ئایا ژیانی باشترە بێ یاخود باش نەبێتە ئەو دیوتونیلەکە نابینێ ئەمە تاکو چەنە گرفتی بۆ تای شێمە لە کۆمەڵگای دروست کردووە گرفتی بۆمان دروست کردووە وەکو ملەتیش ئێمە نێشتوە بکەینە ئامانجی خۆمان دواکەوتی لە بوارە زۆر بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە زۆر هەڵوێستە بکەین لەسەری زۆر ڕاوستین گفتوگۆ بکەین لەسەری بیرروژێنین بەڕاستی یعنی من ئەڵێم ئێمە کەسایەتی خۆمان بدۆزینەوە
کەساتی خۆمان دۆزیەوە ئەمجا چەند باهایەک هەیە لەو ڕاهێنانی کە ئێمە ئەیکەین ئەو باهانی کە تۆ ئیمانت پێ هەیە بڕوایەکی تەواوت پێ هەیە ئەو بڕوایە جێلەق نابێ بە هیچ شێوەیەک باشە بەهاکان چی ینی بۆ نمونە بەها ئەوەی کەەوە من ژینگە بپارێزم خودی خۆم مقداد نابێ ژینگە پیسکە نەخۆم نەخاونەوادەی خۆم باشە ڕازگۆ بم لەگەڵ خۆم و لەگەڵ خێزان لەگەڵ ئەوەی کەەوە مامەڵاکەم لەگەڵی باشە و سوود بەخشن بە خەڵک و خۆشەویستی دابشکن من هەموو شتێکەمە کرێتەوە بەڵام خۆشەویستی دابشکری زۆرە بێت ئەم بەهایانە هەبێت مامۆستای بەڕێز ئەو کاتە خۆشببختی بڵاو بێتەوە کاتە سەرکەوتوو ئەبین ئەو کاتە من ئەگەر خۆم بدۆزمەوە بەهاکانشم بدۆزمەوە ئەو کاتە من کە پۆستێک دێتە پێشەوە ئەلێ با مامۆستا بێت ئەو لێ هاتوترە لە من چی من خۆم دۆزیوتە ببێ پۆست بەهاکانشم بڕوان پێ هەیە بەبێ ئەوەی کەەوە کەس بتوانێت یعنی بیترازێنێ باشە فەو کاتە وەکو ملت مامۆستاکەمە پێشەوە و ئاوکار شێبم و یارمەتی شێدەم بە هەموو توانایەکمەوە ئێمە وەکو ملت ئەو کاتە چیە بین پێشەکەوین سەرەکەوین لە هەموو بوارەکە نەک بواری سیاسی وەرزش هونەر ڕاگەیاندن خوێندن لە هەموو بوارەکانە باشە ئەگەر ئێمە ئەوە بین هەرکە تاکی خۆمان بدۆزینەوە بڕوامان بۆ خۆمانە بێ متمانەمان بۆ خۆمانە بێ متمانەمان بە بەهاکان هەبێکەوە بڕوامان پێ بڕایەکی تەواو ئەو کاتەوە بزانم کێشێکی زۆر ڕوونادا لە کۆمەلگامان بەکابڕی ڕوونادا بەڵێ ئەم سەبڕێستان و کوڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لە ئاکادیمیای دیزاین ئەخۆتوانی وتانە کەسایەتی کارێزما دروست بکەن وڵی هەوڵە دەین لەگەڵ دام و دازراوەکان یعنی کە با بڵێن چی لە کەرکک بێ چی لە هەرێمی کوردستان بێ خولی فراوانمان کردوتەوە لەگەڵ سەدەها با بڵێن دام و دەستگایە بەڵام ئەو کەسانەمان هەبژاردووەکەوە لەوێ کاریگەرن و کەسایەتی ترش بە هەمان شێوە ئەوانەی کە پێشبینیمان کردووە کە پلۆپۆستیانە بێت هەوڵمان داوە پەیوەندیمان هەبێت لەگەڵیان و خولیان بۆ ساسکەین و ڕاهێنانیان بۆ بکەین و گەشتبینم زۆر گەشتبینم بەڕاستی لەوەی کەوا لە ئایندەدا بتوانین خەڵکانێکی زۆر بێنە سەر مەدان و لەناو کۆمەلگایە دەورێکی زۆریان هەبێ ڕۆڵێکی کاریگەریان هەبێ مامۆستا با من کۆتا پرسیاری خۆم کەمەگە ساراش پرسیاری مابوو با لە کۆتایی بیکات کۆمەڵێک لەو زانانەی کە لە بواری ئەخلاقی مرۆڤایەتیە بابەتیان نووسیوەی تر علی زوکۆڤیچە ماوری وەریەدا من دیسترۆیە ڕۆسۆیە هەر یەکێک لەم زانانەی کە بابەت گەلێکی زۆریان بڵاو کردوتەوە پێیان وایە هەندێک کات ئەبێ مرۆڤ سەرکێش بێت ئەبێ مرۆڤ سەرڕۆ بێت بۆی کە ئەو ئامانجانەی هەیە بەدی بێنێت چکە ئەو پێیان وایە هەندێک کۆمەڵگە هەیە لە جیهانە مرۆڤ کۆتوبەندەکە نابێ مرۆڤ پابندی ئەو تەقالیدانە بێت ناو کۆمەڵگای بێ تاکو چنێک تۆ هاوڕای لەگەڵ ئەم قسانەیە پێویستە مرۆڤ هەندێک کات بەڕاستی زەحیە بدا بۆی کە بگا بە ئامانجێک من 100% لەگەڵەوە ئەبێ ئێمە بەکوتمان لە ناحەی هەنێ بەهایەک ئەخلاقی بەرز چەند شتێک هەیە ئێمە تەنازل ناکەین ئەوە سابتە لە ژیانمانە باشە وەکو باسمەکە نمونەم هێنایەوە بەڵام لەو شتانەی ترە ئەبی بیرمان زۆر فراوان بێ خاوەن کاریزما دەبێن نەرمونیانەیەکی زۆر گەورەی هەبێ نابێت تونڕە بێ لە بابەتێک کە باسەکرێت لەو بابەتانەی کە باسەکرێت ئەمڕۆ ئاڵوگۆڕ ئەکرێ و بابلین گفتوگویەکی زۆر ئەکرێت لەسەری ئەبێ زۆر نەرمونیان بێت بۆ لەبەرەوەی کەوە لای بەڕێستان ینی بابلین باری تەندروستی بۆ نمونە پێشیان ئەنوت چاوری زۆر ترسناکە و دوور بوو ئەمڕۆ کێشەی سەر لەسەر شەکرێ وانە لەسەر نان خواردنە وەکو نان بەڵێ لەسەر وراچوو ئەگەر ئێمە تونندڕۆ بینەوە بابەتێکە کە زۆر خەڵکی باسێکەوەی پسپۆرش نییە ئەگەر تونندڕۆ بین ئەوە نبینە خاوەن کارزمە دایمە نەبێت نەرمونیانی بینین پاشە گفتوگۆ هەیە لەسەری بەڵێ توێژینەی هەیە لەسەری کام توێژینەیە بابین گفتوگۆ بکەین بابیم زانین ئەو توێژینەیەت ڕاستە لەکوێ ئەم توێژینەیە کراوە ئایا لەگەڵ کۆمەلگای ئێمە ئەو توێژینەیە ئەگونجێ یان ناگونجێ پێ کراوە بین ئەگە کراوە نەبین ئەگەر نەرمونیان نەبین بە هیچ شێوەیەکمە پێشکەوتی نابین لەسەر ئاستی خۆمان لەسەر ئاستی کۆمەلگاش فمن لە 100% لەگەڵ ئەو بابەتەم بەڵێ مامۆستا لە کۆتایی شتێکت مابێت فەرموو والله من دەستخۆشیتان لێکەم جەنابتان کەسی سەرکەوتون و کەسی لێ هاتوون بابەتێکی زۆر گرنگە لە خاوەن کاریزما دەبێت گۆڕایل بێ زیاتر جۆگرێ زیاتر لە بریتانیا لە ساڵی 1970 ڕکابەرێکی زۆر بیندوو کەسە بوو دەزرائیلی و گلادستۆن خەڵکیوت گلادستۆنی باتەوە لە بەروی سەرگۆزیران بوو دەزرائیلی هیچی نەبوو پۆستێکی وای نەبوو گرنگ نەبوو
یەکێک هەردووکیانێ بینی نانخواردنی ئێواری لە هەردووکیان باشە ڕۆژنامۆنش وەکو جەنابتان ئەنوێ بزانین کێ ئیباتەوە لەم هەڵبژارنەیە بێتە سەرۆک وەزیرانی بەریتانیاش ئەو کات نیوەی سەر زەوی هەمووی داگیر کردبوو حکمێ کرد پرسیاریان کرد تۆ کە کاتێکی لەگەڵ گلادستۆن هەست بەچیەکەی وتی هەستەکەم لەگەڵ زیرەکترین کەسم لە بریتانیا دانیشتوومە نانەخۆ تێن ئێ لەگەڵ دەزرائیلی وتی هەستەکەم من زیرەکترین کەسم لە بریتانیا بەڕای ئێوە کامیان بردیانەوە گلادستۆن یان دەزرائیلی پرسیارەکەت پرسیارە جوانە دەزرائیلی بردیەوە چۆن بردیەوە با ڕوونکردنەوەکەوە لەبەر ئەوەی کەەوە خاوەن کارێزما ئەو کەسەیە کە ئەچی بۆ لای وا هەستەکەی خۆت کە تۆ زیرەکترین و بە بەهاترین کەسی لەسەر زەویە ئەو کاتە شوێن کەوتوێبی نەک دەنگە دەیتێ جانفیداشێبی بۆیە دەزرائیلی بردیەوە لەبەر ئەوەی کەەوە خاوەن کارێزما دائیمان جۆ لە خەڵکەگرێ هەستی گەرمە و وەکوتم بەزەی بە خەڵکان نایەتەوە وستایشی خەڵکەکە بە حقیقەت ستایشێکە نەگەل بەرموجامەلە کۆتا سپاس ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی زۆر جوانت باس کرد و هیوادارین ئێمەش خزمەتێکمان بەبینەر کردبێ لە ڕوانگەی قسەکانی بەڕێستەوە نمونەتان زۆر بێ لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا و هەمیشە سەرقافڵەی جوانی لایەنی دەرونی ناو کۆمەڵگەی کوردەواری بن. زۆر سپاس بۆ مامۆستا مقداد فەیزوڵڵا سەرۆکی ئەکادیمیای دیزاین بۆ سەرکەوتن و بەختەوەری. سپاس بۆ ئامادەبوونەوە.